لا سێمین یاریەکانی قۆناغی شازەی خولی لاوانی عراق و لا کۆمەڵی یەکەم دوو یاری لە یەک کاتدا بەڕێوەچوو. نەفت و بەحری لەسەر یاریگای فرانسۆیری بێگەیشتن، هەردووتی بە ئاستێکی تەواو لێک نزیک دەرکەوتن، دەرفەتی گۆڵیشان هەبوو بەڵام لە تەواو یاریەکە پێنەگەیشتن و یاری بە یەکسانی بێگۆڵ کۆتایی هات. لەسەر یاریگە یانەی برایەتیش زاخۆی بێ هیوا لە گەیشتن بە قۆناغی داهاتوو ڕوبەڕووی زەورا بوویەوە. لانیوە یەکەم سەیفی ڕاست و حوسێن عەلی دوو گۆڵیان بۆ زەورا تۆمار کرد. لانیوەی دۆمیش مستەفا نەواف و موئمین نزار دوو گۆڵی دیکەیان بۆ زەورا تۆمار کرد و یاری بە 4 گۆڵی بێوەڵام کۆتایی هات. لەم کۆمەڵەیە لاوەکانی زەورا بە 7 خاڵ و پلەی یەکەم گەیشتە قۆناغی 8، نەفتیش بە 5 خاڵ و پلەی دووەم گەیشتە هەمان قۆناغ. ڕوبەڕووی مینا دەبێتەوە، هەرێکە لە بەحری و زاخۆش ماڵ ئاواییان لە خولەکە کرد. ئاستێکی باشمان لە قۆناغی کۆمەڵەکان پێشکەش کرد، دوو برنەوەمان بەرامبەر بەحری و زاخۆ بەدەستێنا و لەگەڵ نەفت یەکسان بووین. بە پلەی یەکەم سەرکەوتین بۆ قۆناغی داهاتوو. سوپاس بۆ خوا هەوڵ دەدەین لە یاریەکانی داهاتوو باش دەرکەوین. هەزار جار پیرۆزە لە یاریزانەکان ئەم سەرکەوتنە. پیرۆزە لە ستافی ڕاهێنەرانیش و دەستەی کارجێریش توانیمان ئەوەی هەبوو پێشکەشی بکەین. دەمانزانی بە یەکسانی دەگەینە قۆناغی داهاتوو. ئینشاءڵڵا داهاتوومان باشتر دەبێت. چاوەڕوانی یاری بەرامبەر مینا دەکەین. دەمانەوێت هەرچیەک هەیە پێشکەشی بکەین تاوەکو بگەینە یاری پێشکۆتایی. لە کۆمەڵی دووەمیش کەوا یاریەکانی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. نەورۆز بە تاکە گۆڵێکی محەممەد حوسێن لە نەفتی بەسڕای بردەوە. کەربەلا و شۆرتەش بە گۆڵێک بۆ هەر لە یەکەن یەکسان بوون. بەم شێوەیە نەورۆز بە 5 خاڵ و پلەی یەکەم گەیشتە قۆناغی 8، لاوانی نەفتی بەسڕەش بە 4 خاڵ و پلەی دووەم گەیشتە هەمان قۆناغ. کەربەلا و شۆرتەش ماڵ ئاواییان کرد. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.